طبعا ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر دانیشی ورد بیتەوە لێی یەک تەسەوورەکەم کە لە ژیانی خۆشمانە جێبەجێکین ئەم شتانە. جا بوونی فەرموودەکانی و قسەکانی زۆر تایبەترە، چونکە ئەمە کۆکراوەیە لە ژیانیان. ڕەنگە یعنی بۆنە شتێ هەبێ ئەگەر ئێمە لەگەڵ یاژیا بێتین زۆر چێژی زیاتری لێ ئەبینین، بەڵام کە فەرموودەکانیشی هەیە گواسراوەتەوە بۆمان، ئەمە بە مانایەکی کورتتر ئەگا پێمان. ڕێکخراوی گەشتبێدانی قوتابیانی کوردستان ئەم پرۆژە جوانیان ڕاگەیان. ئێمەش بۆیە بەشداریمان کرد لەم پرۆژە، ئەگەر مەسەلەن بۆ خەڵاتەیە بۆ جائیزەکان نەبێت، بۆ ئەوە بێ کە شوێن ئەو فەرمایشتە جوانە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی، تا ئەوەی کە ڕەنگدانەوەیەکی جوانی هەبێت لە ژیانمانە و بە چواردەوریشمان ببەخشین ئەو فەرمودانەی کە فەرموویەتی پرش و ڕۆشنایەکەی بە چواردەوریشمان ببەخشینەوە. ما شاء الله مصطفى بوم حياة جينا ما شاء الله. بەنای خوا ئەمڕۆ بەشدار بووین لە نووری جیهان، دەسپاس بۆ ڕێکخراوی گەشتبێدانی قوتابیان کە هەستاوە بەم کردنەباڵە جوانە لە بەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زیندووکردنەوەی سونەتەکانێتی و تۆکمەکردنی بەهێزکردنی پەیوەندیمانە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیطاعەتکردنی پێغەمبەری خوا و جێبەجێکردنی فەرمانەکانی ئەبێتە هۆی جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە. ژیانکەی لە خۆشی ما شاء الله مصطفى لێو ڕێژیانکەی لە خۆشی ما شاء الله. زۆر حەزمە کرد بەشداری بکەم لەم پرۆژەیە لەبەرەوەی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم لە پێغەمبەرە هەبووە، هەزیجەکەم ئەو کاروکردەوانی لە پێغەمبەرە هەبووە صلی الله علیه وسلم، خۆشمە هەبێت و بەرجەستەکراو بێت و پێغەمبەرمان هەر شتێکی وتبێ بۆ چاکەی ئومەتەکەی خۆی بووە، هیچ شتێکی بۆ خراپی خەڵکەکەی نەویستەوە، بەڵکو باشترین نویستەوە بۆ ئومەتەکەی خۆی. سەرەتا بەنای خوای گەورە ئێمە یەکێک لە هۆکارانی کە وای کرد لە مێسە بەشداری ئەم ڕۆژە مەزنەی نووری جیهان کە هەموو ساڵێک بۆ بەشداربووان یەکرێتەوە. منیش یەکێکم لەو بەشداربووان کە ئەمڕۆ بەشداری یەکەم، یەکێک لە هۆکارانی کە وای کردووە من بەشداری ئەم پرۆژەیە بکەم، بتوانین تەنها بە زیندووکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر کەمە تەنها بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوەتەوە، تەنها بە بەشداریکردنمان ئەو خێرە گەورە لە دەست خۆمان نەدەین. بۆ فێری سنەتێکی پێغەمبەر بم صلی الله علیه وسلم. ئێمە وەکو دوو هاوڕێ کە بەشداریمان کردووە لەم پرۆژەیەدا هاتوون بۆ قەرەباڵغکردنی ڕێزی موسڵمانان، لەبەرەوەی فەرموودەکان لەبەرکەم و بەگوێی پێغەمبەر بکەم و بچمە باش.